5 ساڵ لەمەوبەر هەڵەبجە کرا بە پارێزگا، بەڵام دوای تێپەڕبوونی ئەو ماوەیەش هێشتا پارێزگاکە نەکەوتووەتە سەر پێی خۆی وەک پارێزگایەکی سەربەخۆ کارانە بووە. بەرپرسانی ئیداری پارێزگاکە خەمساردی و کەمتەرخەمی دەگەڕێنەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ گەڕانەوەی بەڕێوەبەرایەتیەکان بۆ سنووری پارێزگاکە. ئەمە هاوڵاتیەکی هەڵەبجەیە. تابلۆی ئۆتۆمبیلەکەی ژمارەیەکی پارێزگای هەڵەبجەی پێوەیە، بەڵام فەرمی نییە. خەونی هەڵەبجەیەکانیش ئەوەیە هەڵەبجە وەک پارێزگایەکی سەربەخۆ ببینن. ئاواتم ئەوە بوو لە سارەکەم بنووسم کوردستان هەڵەبجە، شکر خەونەکەم هاتە دی و خوا ئەو خەونەی پێبەخشیم. ئەو ماوەی 7 ساڵە ئەم سارەی من کوردستان هەڵەبجەیە، هەتا ئێستاکە کەس دەست نەبووە ڕێگرم. پێش لە 16 ئۆکتۆبەری لە کەرکووک چوومە تەگەر و چوومتە نزیکی مۆسڵ لە ڕووی یاساییوە، هەتا ئێستا یەک کەس دەستی نەهاوڵێم بگرە دەستخۆشییان لێکردم و یعنی مرورەکان بە شێوەیەک هەر لە هەڵەبجە هەتا گاتە بادینان و خانەقین و ئەو ناوەش ڕۆشتوم. ڕێز و تەقدیرێکی گەوریان بۆ دەناوم دەستخۆشییان لێکردم و سڵاوێکی زۆر گەرم و گوڕیشان لێکردم و ئەڵێ ئەو ساری تۆ جێی شانازی ئێمەیە. بەڕێوەبەری هاتوچۆی هەڵەبجە دەڵێت هیچیان بۆ نەکراوە. لەبارەی پێدانی تابلۆی ئۆتۆمبیلیش دەڵێت ئەو هەنگاوە ڕێگەپێدانی دەوێت لەلایەن حکوومەتی بەغداوە. تا ئیستا ئێمە هیچ شتێکمان بۆ نەکراوە لەبەرەوەی هاتوچۆ پێدانی ژمارە پێدانی ڕقم کە لە هاتووی هەڵەبجە بکرێ، ئەوە ڕێگە پێدان دەوێت لەلایەن خودی حکوومەتی مەرکەزیەوە، چونکە هەتا ئەوان بڕیار نەدەن محافظەکە سنووری محافظەکەمان جیا نەکرێتەوە ئەو ژمارەیە دروست نابێت. بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە حکوومەتی هەرێم بە کەمتر دەزانن لەوەی هەوڵەکانیان سست بووە بۆ گەڕانەوەی بەڕێوەبەرایەتیەکان. ئەوەش بەرپرسانی پارێزگاکەی ناچار کردووە ڕاستەوخۆ لەگەڵ بەشێک لە وەزارەتەکانی عێراق پەیوەندی ببەستن. حکوومەتی عێراقیش لە ماوەی ڕابردوودا بڕیاریدا بەڕێوەبەرایەتی پاسپۆرت بکاتەوە و کۆبوونی خۆراکی هاوڵاتیان لە پارێزگای سلێمانی جیا بکاتەوە. هەوڵەکان سست بووە لەگەڵ دەرچوونی کۆمەڵێک بڕیار لە ئەنجومەنی وەزیرانە کە پێویستە کە سەردانی بەغدا بکرێت لەلایەن وەزیرە بەڕێزەکانەوە بۆ کردنەوەی بەڕێوەبەرایەتیانە، بەڵام هەوڵەکان لە ڕاستیە زۆر کز و لاواز بووە. ئێستا لەگەڵ هەندێک لە وەزارەتەکانە ڕاستەوخۆ ئێمە پەیوەندیمان بەستووە، خۆشبەختانەوە بەڕێوەبەرایەتی پاسپۆرتی هەڵەبجە ئەکرێتەوە و بەڕێوەبەرایەتی پسوڵەی خۆراک ئێستا خەریکی ئامادەکارین و خەریکی یەکخستنی کۆدی هەڵەبجەن کە جیابێت لە کۆدی پارێزگای سلێمانی. بەپێی زانیاریەکانی پەیام لە کۆی 88 بەڕێوەبەرایەتی گشتی و فەرمانگەی هەستی پارێزگا تەنها 28یان فەرمانیان بۆ دەرچووە کە دەکاتە لە سەدا 32. 45 بەڕێوەبەرایەتی و فەرمانگەی هەستی پارێزگاش تا ئێستا فەرمانیان نییە کە دەکاتە نیواز زیاتری کۆی گشتی فەرمانگەکان. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.